لە شارۆچکەیەکی بچووکەوە هەوڵی دروستکردنی زۆرترین یاریزانی کچ دەدات بۆ کوردستان. تەنیا ئەحمەد ئەو کچە وەرزشکارەی قەزای دوکانە کە یەکەم کچ بوو توانی بێتە خاوەنی بڕوانامەی سی ئاسیایی و دەیەوێت بە شێوەیەکی زانستی لە ڕێگەی فێرگەی یانەی دوکانەوە پارە بە تۆپی پێی کچان بدات. بەشداری خولی نایابمان کرد ئێمە تیپی کچانمان هەیە لایانی دوکان لەو تیپەشە ئێمە پێویستمان بە بناغەیەکە بۆی ئەم تیپە هەتا سەر بمێنێ درەوە بوو فێرگەکەمان هەر هەبوو بەڵام ویستمان فراوانی بکەین و گرنگی بە گشت تەمەنەکان بدەین. ئێستا لە تەمەنی 6 ساڵیەوە وەرمانگرتو و ئیحتیمامێکی زیاتریان پێین و بناغەیەکە بۆ تیپی کچانی دوکان. جێگری سەرۆکی یانەکەش دەڵێت ئەوان گرنگی تەواویان بە وەرزشی کچان داوە لە ڕیز یانەی دوکاندا بەردەوامیش دەبن لە پشتگیری و پاڵپشتیکردنیان. وەکو ینی وەرزشی دوکان تقریبا ماوەیەکی زۆرە 3-4 ساڵە بەردەوام هەوڵمان داوەکە تیپی کچان دروستکەین لە بۆ یانەکەمان تیپی فۆتساڵی کچان بە هیمەتی تەنیاخان کە ڕاهێنەری کچانە بە بەردەوام خەریکیەوەی بەشداری خولیشمان کردو لە خولی نایابدا ماینەوە یەکەم ساڵ بەس هەموو هەوڵێکمان بەس بۆمانەوە بووە دانەبەزین بە هیمەتی ئەو بەردەوامە خەریکی تەمەیرین و ڕاهێنار و مەشغوڵانەکان بەس بەڵام خۆتان دەزانن ئەم منی کۆرۆنایە تۆزە ڕێگر بوو لە مەشق و ڕاهێنانەکانمان. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان ژمارێکی زۆریانە هەیە بەڵام لە ئێستادا ئەم فێرگەیە بۆتە خاوەن زۆرترین فێرخوازی کچان و خەونی ڕاهێنەرەکەشیان ئەوەیە بناغێکی بەهێز دابنێت بۆ داهاتووی تۆپی کچان هەر ئەمە ژوای کردووە زیاتر لە 80 منداڵ کۆ بکاتەوە تا بە شێوەیەکی زانستی فێری تۆپی پێیان بکات. کۆکردنەوەی کچانە زۆر قورسە بەتایبەت ئەمانە تەمەنێکی زۆریش بچووکیان هەیە و سەرەتاشیانە هیچ ینی چۆنەڵی هیچی وای لێ نازانن بەڵام حەزیشیان لێ گڕوتینێکیان هەیە تر ئێمەش گرنگیان پێین و ئیحتیمامیان پێێنی کە سوکاریان ئەوتە زۆربەیەکیان ئامادەن لە دەرەوەی ساحەکە چۆنەڵی زۆر خۆشحاڵن بە کۆکردنەوەی ئەم کچانە لە وەگەوەی لە دەرەوەی یاریگاکان کۆبنەوە لە ناو یاریگاکان کۆبنەوە منە تا بتوانم هەتا توانام هەمێ بەردەوام ئەبم ئامانجی منیش ئەوەیە نەتیجەیەکی باش بهێنمەوە بۆ ئەم شارە تیپێکی کچانی بەهێز دروست بکەم هەم فێرگەکەمان بەهێز بێت و هەموو تیپی یانەی کچانی دوکانیشمان تیپێکی بەهێز بێت. ئەگەر لە ڕابردوودا فێرگەکانی تۆپی پێ تەنیا بۆ کۆڕان بوو بێت ئەوە لە قەزای دوکان بە پێچەوانەوەیە و فێرگەی کچان فێرخوازی زیاترە و دایک و باوکی ئەو فێرخوازانش کە منداڵەکانیان تەمەنیان لە 14 ساڵەوەیە پێیان باشە منداڵەکانیان بە تۆپی پێ سەرقاڵ بن و دوور بکەونەوە لە تەکنەلۆجیا تا ببنەوەیەکی تەندروست بۆ داهاتووی خۆیان و کوردستان. ژمان ڕۆڤگەلی کوردستان قەزای دوکان.